بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوا دەکەن لە ماوەیەکی نزیکدا پرۆژە یاسای بودجە ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکرێت و لەوە زیاتر دوانەکەوێت. لە کاتێکدا ئەو ڕێکخراوانە پێشتریش لە ڕێگەی کامپینێکەوە هەمان داواکاریان کرد، بەڵام بۆ خۆیان دەڵێن ئەنجومەنی وەزیران تا ئێستا وەڵامی نەداونەتەوە. تاوەکو ئێستا ئێمە وەڵامێکمان دەست نەکەوتووە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە هۆکاری چییە پرۆژە یاسای بودجە نانێردرێ بۆ پەرلەمان. ئەمەمان ڕوون کردوێتەوە لە یاداشتێکە ئێستا داوامان کردووە سەرۆکایەتی پەرلەمان بانگێشتی وەزیری دارایی بکا بۆ پەرلەمان لەگەڵ وەزیری پلاندانان پرسیاریان لێ بکە هۆکاری چییە ئەم پرۆژە یاسایە لە 2014ەوە نانێردرێ بۆ پەرلەمان. ئەمە مافی خەڵکە، مافی پەرلەمانە. پێویستە هەموو هاوڵاتیەک بزانێت داهاتی ئەم هەرێمە چەنە و خەرجی چەنە. ئێمە هەنگاوەکانمان بەردەوامە بێت و داوامان کردووە کە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان بکەین و ناچارە بێن ڕێگای تر بگرینە بەر ڕێگای دادگا بگرینە بەر ئەگەر ئاوا حکوومەت بێدەنگ بێ و ئامادە نەبێ پرۆژە یاسای بودجە بنێرێ بۆ پەرلەمان. لە 2014ەوە هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی نییە، ئەوەش بە پاساوی قەیرانی دارایی. نەبوونی پرۆژە یاسای بودجەش دەرگای بۆ گەندەڵی کردوتەوە. یەکێک لە پاساوەکانی درێژکردنەوەی کابینەی نوێژ ئەوە بوو پرۆژە یاسای بودجە ئامادە بکرێت. ڕێکخراوەکانیش بەنیازن سکاڵای یاسایی لەسەر حکوومەت تۆمار بکەن لە بەرامبەر نەبوونی پرۆژە یاسای بودجە. برادرانی پارتیش ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەرپرسیاری یەکەم لە نەناردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان پارتیە و دواتریش گۆڕان حیزبەکەی خۆشی لە ئاوکێشەکە دەخاتە دەرەوە. وەزارەتی دارایی تەبعاً لای برادرانی بجووتنەوەی گۆڕانەوە ڕوونە تەبعاً، بەڵام دیارە برادرانی پارتیش ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە برادرانی پارتیە، لەبەر ئەوە پێمان وایە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەبێت یعنی ئەو ئەبێت بتوانێت ینی ئەو بابەتە شخصی یەکەمە کە پەیوەندی بە خودی سەرۆکی حکوومەتەوەیە ئەتوانێت ئەو جێبەجێ بکات و ئانەیە یاخود ئەو بخاتە بەرنامەی کار لە ئەنجومەنی وەزیران و نەیخاتە بەرنامەی کار ئەوە لە دەسەڵاتی ئەوایە. نەبوونی بودجە گرفتی گەورەی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. ناڕوونی لە داهات هەیە و پرۆژە خزمەتگوزاریەکانیش وەستاون. هیچ پاساوێکیش جگەل لە گەندەڵی و شارنەوەی داهات بۆ نەبوونی پرۆژە یاسای بودجە لە ئارادا نییە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.